دەوڵەتی نوێی عێراق چۆن دروست بوو؟ کێ بڕیاری ئەوەیدا ئەم دەوڵەتە سیستەمی پاشایەتی بێت؟ بۆچی یەکەم پاشای عێراق خەڵکی عێراق نەبوو؟ لەبەرچی ویلایەتی شارەزور بەیعەتی بە پاشای عێراق نەدا؟ دواتر چۆن و بۆچی ئەو سیستەمە حکومڕانیە هەرەسی هێنا؟ سڵاوتان لەبێت. چیرۆکی ئەم جارە لە ئەیەوە تا زێت بەئاستە دروستبوونی دەوڵەتی نوێی عێراق و سەردەمی پاشایەتی دەکەین. پێش جەنگی جیهانی یەکەم نزیکەی 4 سەدە عێراق لەژێر کۆنتڕۆڵی عوسمانیەکاندا بوو. لە نێوان ساڵی 1534 تاوەکو ساڵی 1970 لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم و هەرسهێنانی ئیمپراتۆرەتی عوسمانی وڵاتانی براوەی جەنگ بەپێی چەند ڕێکەوتنێک دەستیان کرد بە دابەشکردنی ناوچەکە بەپێی بەرژەوەندی خۆیان. لە ساڵی 1970 بریتانیا ئارنۆڵد ویلسنی وەکو حاکمی مەدەنی عێراق دەستنیشان کرد. ویلسن کاری کرد بۆ دامەزراندنی یەکە کارگێڕەکانی عێراق تا ساڵ گەیشت بە ساڵی 1920 کاتێک براوەی جەنگ لە کۆنگرەی سان ڕیمۆ لە ئیتالیا کۆبووە و ناوچەی بیلادی شامیان دابەش کرد. دوو وڵاتی نوێش لەدایک بوو، لەوانە لوبنان و فەڵەستین. بەپێی ڕێککەوتنی نێوان بریتانیا و فەڕەنسا، ئیدارەدانی لوبنان و سووریا کەوتە ژێر دەستی فەڕەنسیەکان و عێراق و فەڵەستینیش بۆ بریتانیەکان. ئەم ڕێککەوتنە بەشێک بوو لە هۆکاری هەڵگیرسانی شۆڕشێکی چەکداری گشتگیر لە وڵاتی عێراق لە دژی داگیرکاری بریتانیەکان کە لە مێژوودا با شۆڕشی عشرین ناسراوە. پێش عێراق مسرەکان شۆڕشیان دژی ئینگلیز بەپا کرد، بۆیە ئینگلیز ناچار بوو بە سیاسەتی خۆی لە ناوچەکەدا بچێتەوە. سەبارەت بە عێراق حکومەتێکی کاتی بۆ بەڕێوەبردنی وڵات پێکهێنرا بە سەرپەرشتی عەبدوڕەحمان گەیلانی نەقیب. پێش دەستپێکردنی جەنگی جیهانی یەکەم، حوسێن کوڕی عەلی شەریفی مەککە لەگەڵ بریتانیەکان ڕێکەوت کە دژی دەسەڵاتی عوسمانیەکان دەوەستێتەوە بەو مەرجەی بریتانیا پاڵپشتی بکات لە دروستکردنی مەملەکەتی هاشمی لە نیمچە دوورگی عەرەبی. فەیسەڵی کوڕی بۆ ئەو ئەرکە ڕاستپارت تا سەرکردایەتی هێزە سەربازەکان بکات. دوای تێپەڕبوونی کات لە ساڵی 1921 کۆنگرەی قاهیرە بەسترا بە ئامادەبوونی وینستۆن چەرچڵ. لەو کۆنگرەیەدا بڕیاردرا کە سیستەمی پاشایەتی لە عێراق پەیڕەو بکرێت، هەرچەندە عێراق کاندیدی خۆی هەبوو بۆ ئەو پۆستە، لەوانە شێخ خەزعەل و تاڵیب نەقیب وەزیری ناوخۆ لە حکوومەتی کاتی. بەڵام بەپێی ئەو پەیمانەی کە پێشتر لە نێوان ئینگلیز و شەریفی مەکەدا هەبوو، شازادە عەبدوڵای کوڕی وەکو پاشای عێراق دیاری کرد. بەهۆی ئەوەی شازادە فەیسەڵ لەگەڵ فەڕەنسیەکان لە سووریا ڕوبەڕووی یەکتر بوونەوە، بریتانیەکان عەبدوڵایان کرد بە پاشای ڕۆژئاوای ئەردەن و شازادە فەیسەڵیان گەڕاندەوە بۆ عێراق. پێش دەست بەکاربوونی فەیسەڵ وەکو پاشا، شەریفی مەکە بانگهێشتی سەرۆکهۆزەکانی عێراقی کرد بۆ حیجاز تاوەکو بەڵێنی ئەوەیان لێوەربگرێت پاڵپشتی کوڕەکەی بکەن. هەر لە حیجاز سەرجەم سەرۆکهۆزەکان بەیعەتیان بە شازادە فەیسەڵدا، بەڵام بەشێک لە ویلایەتی مووسڵ لەگەڵ ویلایەتی شارەزور کە شێخ مەحموودی حەفید سەرپەرشتی دەکرد بەیعەتیان بە پاشای عێراق نەدا. بەهۆی ئەوەی بەریتانیەکان پاشکەس بوونەوە لە بەڵێنی دروستکردنی دەوڵەتی کوردی کە داواکاری سەرەکی شێخ مەحموودی حەفید بوو. لە دوای بەیعەتدان لە حیجاز پادشای عێراق لەگەڵ سەرۆکهۆزەکان گەڕایەوە لە شاری بەسڕا لەلایەن سەرۆکی حکوومەتی کاتیەوە پێشوازی لێکرا. دواتر لە ڕێگەی گشتپرسیەوە 96 سەدای عێراقیەکان وەکو پاشا پەسەندیان کرد. لە ڕۆژی 23 ئابی ساڵی 1921 لە هەنگێکدا تاجی پاشایەتی لەسەرنا. چەندین گۆڕاکاری گرنگی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و پیشەسازی لە سەردەمی حکومڕانی ئەودا ڕوویاندا، لە گرنگترینیان چوونە نێو چەندین پەیماننامەی جیهانی، هەروەها گەشەسەندنی ئابووری و دۆزینەوەی نەوت و فرۆشتنی لە بازاڕەکانی جیهاندا. شا فەیسەڵ 12 ساڵ حکومی وڵاتی گرتە دەست. لە ساڵی 1932 لە تەمەنی 50 ساڵیدا بەهۆی جەڵتەی دڵەوە لە سویسرا کۆچی دوایی کرد، هەرچەندە چیرۆکی تریش هەن سەبارەت بە مردنەکەی. پاشان تەرمەکەی گەڕێنرایەوە بۆ عێراق و لە قەبرستانی پاشایەتی بە خاک سپێردرا. لە دوای چەند ڕۆژێک لە پرسەی باوکی، شازادە غازی لە تەمەنی 21 ساڵیدا وەکو پادشای نوێی عێراق دەستنیشان کرا، هەرچەندە خاوەنی تەمەنێکی کەم بوو، بەڵام بەهۆی نزیکی لە باوکیەوە فێری سیاسەت بوو، هەر بۆیە زۆر جار لەگەڵ ئینگلیزەکان ڕوبەڕووی کێشە دەبووەوە سەبارەت بە شێوازی بەڕێوەبردنی وڵات، چونکە غازی بەردەوام داوای دەوڵەتی نەتەوەیی و نیشتیمانی دەکرد دوور لە دەستێوەردانی ئەوان. ئەڵۆزبوونی پەیوەندیەکانی لەگەڵ بریتانیەکان هۆکار بوو تاوەکو شا لە ئەڵمانیای نازی نزیک بکاتەوە، کە بەهۆی ئەو دۆستایەتیەوە لە ساڵی 1936 ئەدۆڵف هیتلەر دامەزراوەیەکی ڕادیۆیی بە دیاری پێشکەش بە شاغازی دەکات و ناوی لێنرا ڕادیۆی کۆشکی زهور. لە ڕێگەی ئەم ڕادیۆیەوە بانگەوازی بۆ دوورخستنەوەی دەسەڵاتی بەریتانیەکان دەکرد لە ناوچەی عەرەبی، هەروەها داوای یەکگرتنەوەی وڵاتانی عەرەبی دەکرد. فراوانبوونی پەیوەندیەکانی شا لەگەڵ چینە جیاوازەکانی کۆمەڵگەی عێراقی و هەروەها ناوچەکە و جیهان لە هەمان کاتدا پەرتەوازەبوونی پەیوەندیەکانی لەگەڵ بریتانیەکان سیمایەکی گرنگی سەردەمی حکومڕانی دووەم پاشای عێراق بوو. بەتایبەت لە ساڵی 1939 شاغازی وەک یەکەم سەرکردە بە شێوەیەکی ڕاستەخۆ داوای یەکگرتنەوەی وڵاتی کوێیت و عێراقی کرد. شەقامی کوێیتی و عێراقیش پێشوازیان لەم هەنگاوە دەکرد.
مەجلیسی ئومەی کوێتی لە کۆی 14 دەنگ 10 کەسیان دەنگیان بە پرۆژەکەی شاغازیدا. ئەمە شێخەکانی وڵاتی کوێتی زۆر تووڕە کرد، بەتایبەت خێزانی سەباحی فەرمانڕەوە، تا لە سەرەتای مانگی 4 ساڵی 1930 کاتێک شان نزیک کۆشک ئۆتۆمبیل لێدەخوڕێ، خۆی دەکێشێت بە عامودەشی کارەبا و گیان لەدەست دەدات. هاوشێوەی مردنی باوکی سیناروی جیاواز لەسەر شێوازی مردنی هەیە. لەوانە بەدیعەی کچی عەلی کە دەکاتە کچی مامی شاغازی لە کتێبی وەریثەت العروج دەڵێت شاه سەرخۆش بوو، بۆیە ڕووداوی هاتوشۆی کرد. بەڵام نووسەر عەبدوڕەزاق حوسێنی لە کتێبی مێژووی وزارەتەکانی عێراق لە سەردەمی پاشایەتیدا کە لە دەبەرێک پێک هاتووە دەڵێت سایب شەوکەت کە دکتۆری تایبەتی شاغازی بوو بۆی گێڕامەوە. لە دوای ڕووداوەکە ڕاستەوخۆ گەیشتمە سەر شاغازی، بینیم لە پشتەوە بەتەنێکی تیژ و بەهێز لەسەری دراوە. هەر بۆیە نوری سەعید سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق پێی گوتم دەبێت لە راپۆرتەکەدا بنووسیت کە شاغازی لە ئەنجامی پێداکێشانی بە عەمودی کارەبا گیانی لەدەستداوە. ئەوەی بۆچوونی دووەم بەهێزتر دەکات ئەوەیە کە لە دوای ڕووداوەکە تاوەکو ئەمڕۆ چارەنووسی عەبد سەعید خزمەتکار و یاوەری شاغازی لە ئۆتۆمبیلەکەدا دیاری نییە. پێشتر شاغازی وەسێتی کردبوو کە ئەگەر مرد فەیسەڵی کوڕی دەبێتە شوێنگرەوەی و خاڵۆی ئەمیر عەبدولئیلاه سەرپەرشتی دەکات. فەیسەڵی دووەم تەمەنی تەنیا 4 ساڵ بوو، باوکی کۆچی دوایی کرد، بۆیە زۆربەی کاروبارەکانی کۆشک عەبدولئیلاه بەڕێوەی دەبرد. فەیسەڵی دووەم بە درێژایی ئەو ساڵانەی کە تەمەنی بچوو بوو سەرقاڵی تەواوکردنی خوێندن بوو لە میسر و بریتانیا، تا ساڵی 1953 تەمەنی 18 ساڵی تەواو کرد و گەڕایەوە عێراق. بە شێوەیەکی دەستوری دەسەڵاتەکانی لە خاڵۆی وەرگرتەوە و وەکو پادشای عێراق دەست بەکار بوو. فەیسەڵ گەنجێکی چالاک و نیشتیمان پەروەر بوو، بە گەڕوتینەوە دەیویست خزمەتی عێراق بکات، بەڵام بەهۆی بچووکی تەمەنی و کەم ئەزموونیەوە توانای کۆنتڕۆڵکردنی نەبوو، بۆیە زۆربەی کاروبارەکانی وڵات لەژێر دەستی خاڵۆی عەبدولئیلاه و سەرۆکوەزیران نوری سەعید پاشادا بوو. ئەم دوانەش بەدڵی بەریتانیەکان دەجوڵانەوە و بڕیاریان دەدا. چەندین هۆکاری تریش هەبوون کە کاریگەری خراپی لەسەر حکومڕانی پاشایەتی دروست کرد، بۆیە چەند ئەفسەرێکی سوپا بەنهێنی پلانیان بۆ ئەنجامدانی کوتەدا دژی سیستەمی پاشایەتی داڕشت، لە گرنگترینیان عەبدولسەلام عارف و عەبدولکەریم قاسم کە بە درێژایی چەرمانگێک سەرقاڵی ئامادەکاری بوون. بڕیار بوو ڕۆژی 8 تەمموز شا فەیسەڵی دووەم گەشتی دەڕەوەی وڵات بکات، سەرەتا بۆ تورکیا و دواتریش بۆ لەندەن، بەڵام بەهۆی کاروباری وڵاتەوە گەشتەکەی دواخست بۆ 14 مانگ. شەوی 13 تەمموزی ساڵی 1958 نامەیەکی بەپەلا گەیەنرایە کۆشکی ڕێحاب. شا ئاگادارکرایەوە لە بوونی جموجۆڵی ناسروشی لە ڕێزەکانی سوپادا. بەبێ هیچ کاردانەوەیەک شا فەیسەڵ کۆشکی بەجێ نەهێشت و لەگەڵ خێزانەکەی مایەوە. بەرەبەیانی ڕۆژی 14 تەمموز خێزانی پادشایەتی بە دەنگی تەقە و دروشم گوتنەوە خەبەریان بۆەوە. هێزی سوپا چواردەوری کۆشکی پاشایەتیان تەنی بوو، دەست بەسەر کۆشک و پاشا و خێزانەکەی داگیرا. لە حەوشەی کۆشکدا ڕیزکران. پاشان یەکێک لە ئەفسەرەکان دەست درێژی گولەی لە خێزانی پاشایەتی کرد و کۆتایی بە تاجی پاشایەتی هێنا لە عێراق. لە دوای ڕووداوی کوشتنی خێزانی پاشا تەرمی شا فەیسەڵ گواسترایەوە بۆ نەخۆشخانە، بەڵام تەرمی عەبدولئیلاه و نوری سەعید پاشا سەرۆکوەزیرانی عێراق لە دوای ئۆتۆمبیل بەسران و بەناو شاری بەغدادا سوڕێنرانەوە. ئەم ڕووداوە لە مێژوودا چەندین لێکدانەوە و چیرۆکی جیاوازی لەسەر وتراوە. بە ئێستاشەوە بەشێک بە کوتەتا و گوشتارگە ناوی دەبات، بەشێکی تریش بە شۆڕشی جەماوەری دژی داگیرکاری بڕیتانیەکان باسی دەکات. بەو شێوەیە کۆتایی بە ستەمی پاشایەتی لە عێراق هێنرا کە 37 ساڵی خەیاند و تایدا 3 پاشا فەرمانڕەوایەتیان کرد. چیرۆکی ئەم جارەی ئایت و زێدیش کۆتایی هات. بە هیوام لە ئەڵلقەکانی داهاتووە بە کۆمەڵێک بابەتی سەرنجڕاکێشەوە بگەڕێم وڵاتان. تا ئەو کاتە بە هیوای سەلامەتی هەمووتان.